باڵوێزی ئەمریکا لە بەغدا هۆشداری دەداتە حکوومەتی عێراق کە بەنداوی مووسڵ لە ژێر مەترسی ڕووخاندایە کەچی ئەم مەترسیە لایەنە سیاسیەکانی عێراقی دوولەت کردەوە هەندێکیان بۆ چوونی ئەمریکیەکانی بە پلان و دەستێوەردانی عێراق وەسف دەکەن. نحن تعودنا على السياسة الأمريكية بأنها ئێمە لە سیاسەتی ئەمریکا ڕاهاتوین کە بەردەوام بە دوای خێراندا دەگەڕێ و چیرۆکی ترسناک دژ بە گەلی عێراق دروست دەکەن. هەر لە ساڵانی 2003 تا ئێستا ئەمریکا سیاسەتی تێکەڵبوونی فایلەکان بەکاردەهێنێ و پرسەکان ئاڵۆز دەکات. مەگەر هەر لە یاساکان کە دان بەوە دەنێن ئەمریکا داگیرکەرە و هەروەها دامەزراندنیان بۆ ئەنجومەنی دەسەڵاتی عێراق و دروستکردنی قاعیدە و داعش و ئەمڕۆژ بەنداوی مووسڵ. ومێدەوارین لە حکوومەتی ئەمریکا کە جارێکی دیکە مەلەفی عێراق ڕێک بخاتەوە. ئێمە دەزانین کە ئەمریکا دەسەڵاتی بەهێزە لە عێراق بەڵام دەبێت ڕەساوی ئەوە بکەن کە عێراق بەچیدا تێدەپەڕێت. هەندێک لایەنە سیاسیەکانی عێراقی دەستخۆشی لە ئەمریکیەکان دەکەن کە توانیویانە بە پسپۆرانە مەترسی تەقینەوەی بەنداوی مووسڵ پشتڕاست بکەنەوە. جانب الأمريكي لانی ئەمریکا چاوی ڕوانگەیی لە ئاسمانەوە هەیە بۆچوونێکی زانستی خۆی هەیە لە ڕاستیدا بەسەر لایانی عێراقدا سەرکەوتوترە و بەپێی زانیاریەکانی خۆی دەزانێت کە بەنداوی مووسڵ مەترسی ڕووخانی هەیە. راپۆرتە نێودەوڵەتیەکان بەوەدا دەنێن کە بەنداوەکە مەترسی ڕووخانی هەیە لە ئەنجامیشدا ئەگەر بەنداوەکە بڕوخێ پێم وایە زۆربەی شارەکانی عێراق کاول دەبن. بۆ پێداچوونەوەی ئەم هۆشداریانە و لێدوانەکانی بەرپرسانی عێراقی لە نزیکەوە پەیوەندیمان بە وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق کرد کەچی ئامادە نەبوون بە هیچ شێوەیەک لێدوانمان بۆ بدەن. ئەگەر بەنداوی مووسڵ بڕوخێ ئەوە تا عێراق بەرەو ئاسۆیەکی تاریکدا دەڕوانێ و جگە لە زەرەری مادی بە ملیۆنەها کەس ئاوارە و دەربەدەر دەبن. سڵاو بامەڕنی دەنجی ئەمریکا بەغدا.